شاژبوونی ئێسکەکان واتە کەمبوونەوەی هێزی ئێسکەکە کە دیاری ئەکرێ بە کەمبوونەوەی کێشی ئێسکەکە و کوالیتی ئێسکەکە و لەسەر ئەنجامە کەمبوونەوەی کێشی ئێسکەکە ئەبێ بەهۆی شکانی شاژبوون لە ئێسکەکانە. شکانی شاژبوون لە ئێسکەکانە لەوانەیە هیچ نیشانەیەکی نەبێ و لەوانەیە نەخۆشەکە تەنیا ئازارێکی کەمی هەبێ. شکانی شاژبوون مەبەستمان لەوەیە کە نەخۆشەکە لە خۆیەوە تووشی شکانە بێ یان تەنیا بەبوونی زەبرێکی کەم تووشی شکانە بێ. شکانەکان زۆرتر لە بڕبڕی پشتە ڕوئەیەن دوو لە سەرسیان هیچ ئازارێکیان یەک لە سەر سێ تەنیا ئازاریان هەبێ. نەخۆشەکە تۆزێک باڵای کورتە بێتەوە نزیک 2 ئینچ باڵای لەواچێ کورت بێتەوە و کوڕە بێتەوە پشتی و فرمانی سیەکانیشی خراپە بێ و لەوانەیە ئەم شکانی شاژبوونە لە جونگی 1000 ڕووبا کە ئەمەش مەترسی هەیە و لەوانەیە نەخۆشەکە بکبەوەی کە پەکەوتە بێ و لەسەر جێگا ببێنێتەوە. ئەمە بە شێوازێکی گشتی نیشانەکەیەتی هیچ نیشانەیەک تایبەت نییە بە شاژبوونی ئێسکەکان بەڵام چەند مەترسیەک هەیە بۆ ئەوی نەخۆشەکە تووشی شاژبوونی ئێسک بێ. یەکەم مەترسی تەمەنە. لە دوای تەمەنی 6 ساڵەوە هەموو 10 ساڵێک کە لە تەمەنی مرۆڤەکان زیائەکە دوو ئەوەنە مەترسی شاژبوونی ئێسکەکانیان زیائەکە. دووهەمیان کێشە. لە هەموو نەخۆشیەکانی تر کێش زۆری کێشەیە بەڵام لێرە کەمی کێشە بۆ شاژبوونی ئێسکەکان دروست دەکات. مەترسیەکی تر ئەوەیە کە نەخۆشەکە بۆ نمونە لە ئافرەتەکانە ئیسترۆجینیان کەمە بێ یا ئەوانە بڵین کە سۆڕی مانگانیان زوو ئەوەستێ. مەترسیەکی تر ئەوەیە لە ئایلەکەیانە شاژبوونی ئێسک هەیە ئەمیش خۆی معڕەزە بێ بەوەی کە ئێسکەکانی زوو شاژ بێ یان نەخۆشەکە خۆی نەخۆشیێکی تری هەیە بۆ نەخۆشی ڕۆماتیزمەکانی هەیە نەخۆشی هەرچوو هەیە یان نەخۆشی غودەی خێرای هەیە. و مەترسیەکانی تریش ئەوەیە کە کەمی کالیسیۆم و کەمی ڤیتامین دی و خواردنەوەی زۆری مادە کحولیەکان و کەفین و کێشانی جگەرەیە. بۆیە وا پێشنیار ئەکرێ کە هەموو ئافرەتێ لە سەر و تەمەنی 65 ساڵ و هەموو پیاوێک لە تەمەنی لە سەر و تەمەنی 70 ساڵ پشکنین بۆ چڕی ئێسکەکانیان بکەن لە ڕێگەی ئامێری دێکساسکانەوە هەتا دڵنیابن لە کوالیتی و باشی ئێسکەکانیان. بێجگە لەوەش لە خوارد تەمەنی ئەوەش پێویستەکە لە هەنێ حاڵەتی تایبەتە نەخۆشەکە هەر پشکنینی چڕی ئێسکواتە دێکساسکان بکە بۆ نمونە نەخۆشەکە خۆی نەخۆشی درێژخایەنە یان ترسی کەوتنی هەیە بۆ نمونە لە پیر و پەککەوتەکانە ئەوانەی کێشەی بینیان هەیە ئەمانە ئەبێ زووتر لەو تەمەنش پشکنینی چڕی ئێسکیان بۆ بکرێ. سمارت وەرچەرخانە.